بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە سەرم پرسە بەڕێز زایدر معروف وەزیری پێکهاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لاولێرە لەگەڵماندا گفتوگوی زیاتر لەگەڵ دەکەین. بەڕێز ئایدر معروف ساڵتان لەبێتەوەم کاتتان باش. ئێوە پێتان وایە بڕیارەکانی دادگای فیدراڵی تا چەند یاساین و ئاخەوە یاساین یان سیاسین؟ ولی پێشکی زۆر سوپاستان دەکەین هەروە ڕێز و سەلاشمەیە بۆ بینەران و بیسەرانی کاناڵی 24. بەڵێ بەداخەوە کە لەم کاتەدا ئەم بڕیارە دەرچووە کە لەلایەن محکەمەی فێدرالی محکەمەی ئیتحادی ئەمە زیاتر بڕیارەکە نادەستوریە قانونی نییە مەبەستیشی زیاتر سیاسیە کە بۆ ئەوەی زیاتر فشار دروست بکرێت و فشاری سیاسی لەسەر هەرێمی کوردستان دروست بکرێت و دەنا لە ئێستادا کە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا لە ئاستێکی باشدایە و بەرەو باشی ئەڕوات و کە چەندەها کۆبنەوە کرا لە ڕابردوودا کە لە داهاتوشدا چەندەها کۆبنەوە هەیە بۆ ئەوەی بتوان ئەو گرفتان و ئەو مەشاکلانە هەیە کە لە بینی هەولێری بەغدا چارەسەر بکرێت و بەڵام بەداخەوە لەم کاتەدا دیارە محکمەی فیدرال مەبەستیەوەیە کە بۆ ئەوەی تێکدانی پەیوەندەکانی هەولێر و بەغدایە کە لێرەدا ئێمە کە ئێمەش دژی ئەم بڕیارەنە چکە لەبەرەوەی ئەم بڕیارە کە نادەستوریە و ناقانونیە و بڕیارێکە بەتەنیا دژی ئێمە نییە بەتەنیا دژی هەرێمی کوردستان نییە دژی هەموو هاوڵاتیانی عێراقە و کە ئەمەش دەبێت لایەنە سیاسەکانی بەغدا و عێراقیش مووقفی جدیان هەبێت و لەم بابەتە چکە ئەمە لە ڕابردوش ئەم هاوشێوەی ئەم بڕیارانە چەندەها بڕیاریتر لەلایەن محکەمەی ئیتحادیدا دەرچووە کە دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە ئەمەش گرفت دروست کردووە و ئەمەش کاریگەری سلبی دروست کردو و کاریگەری خراپ هەبووە لێرەدا دیارە پێویستە کە پێشتریش تاکید کراوە دەبێت گۆڕانکاری لە ئیدارەی ئەو محکەمەی فیدرالیە بکرێت و لەبەرەوەی بێلایەن نییە کە لەژێر کاریگەری سیاست کار ئەکات و وایە ئەمەش کاریگەری خراپی دروست کرد لەبەرەوەی پێویستە لێرە ئەمەوە بینین کە ئێستا سیاسەتی زۆرینە و کەمینە ئیستیعمال دەکرێت و ئەمەش خراپە و سیاسەتی سیاسی لەسەر دادگای فیدراڵی ناوخۆی عێراقیان لە دەرەوەی عێراقە ئەمانە کە لە ناوخۆی عێراقیشەیە لە دەرەوەی عێراقیشەیە بەداخەوە کە ئەوانە لە ئێستادا مەبەستیان هەیە کە مەبەستیانە تێکدانی ڕەوشی عێراقە مەبەستیانە تێکدانی ئیستیقراری سیاسی عێراق و مەبەستیانە کە تێکدانی پەیوەندیەکانی هەولێر و بەغدایە دەنە ئێمە کە وتم کە لە ئێستادا نزیکایەتی زۆر باشەیە و کە لێک تێگەیشتن لە بینی شاندی هەرێم و لەگەڵ شاندی حکوومەتی عێراق هەیە کە ئەمانە کە لە ڕابردوش ئەم کۆبنەوانشکە هەموو ئیجابی بوونە کە لە داهاتوشدا کۆبنەوەکان ئەکرێت و بۆ چارەسەرکردنی بابەتەکان و بەڵام لە چ کاتێک پەیوەندەکانی هەولێر و بەغدا بێت و محکەمەی فێدرال دێتە سەرخەت و هەندێک بڕیار دەردەچێن و دژی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ مەبەستی تێکدانی ئەم پەیوەندیانە ئەمانە لە پشت بڕیارانە کاریگەری سیاسی هەیە و زغوتاتی سیاسی هەیە و بۆ مەبەستی سیاسیش بەکاریان هێناوە. بەڵێ پێتان وایە کەوا بێت ئەو بڕیارانەی دادگای فیدراڵی کاریگەری لەسەر پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ نابێت؟ یانە من کە خۆی لە خۆیدا ئەم بڕیارانە لە ڕابردوش چەندەها بڕیار دەرچووە ئەم بڕیارانە وتم کە بە مەبەستی کە سیاسی بەکارهێنا بۆ ئەوی زغوتات و فشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکرێت و یعنی دەبێت لێرەدا کاری جدی بکرێت و بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە من باوەڕ ناکەم ئەم بڕیارانەش تەئسیراتی هەبێت و لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغدا
دەبێت هەردوو لاش زۆر جددی بن لە چارەسەرکردنی بابەتەکان من لێرەش ئەوەش تاکید دەکەمەوە لێرەدا مەسەن لە ئێستادا کە ئیدارەی محکەمەی ئیتحادی کە لە چەندە لایەن و گروپ پێکاتەوە بۆیە ئێمە کە پێشتریش ئەوە داوامان کردووە دەبێت نوێنەرانی پێکاتەکانیش لەناو ئەم ئیدارەی هەبێت و بۆیە پێویستە گۆڕانکاری لە ئیدارەی محکەمەی فێدرال بکرێت و چکە لێستادا سربەخۆنیە و کە لەلایەن هەندێک لایەنی سیاسی کاریگەریان دروست کردووە لەسەر محکەمەوە بۆیە پێویستە ئێمە داواشمان کردووە داواش ئەەکەین کە دەبێت نوێنەرانی پێکاتەکان وەکو نوێنەری پێکادەی نەتەوەی تورکمان و نوێنەری پێکاتەی نەتەوەی کلدان و سیریان و ئاشوریش لەناو ئەم ئیدارەیەدا هەبێت و بەڵێ پێتان وایە ئەمە ئەم بڕیارە تا چەند کاریگەری لەسەر بەهێزی و یەکگرتووی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دەبێت لە کاتێکا لە ماوەی ڕابردوشدا هەندێک لەو لایەنە شیعانی کە بەشدار بوون لە پێکەنانی حکوومەتی نوێی عراق هەوڵی هەڵەشانەی حکوومەتی عراقیاندا یعنی ئەمە زیاتر بۆی دەیانێت زۆڵتاتی سیاسیش لەسەر حکوومەتی بەڕێز سوودانیش دروست بکەن لە ئێستا دەکە کە دیارە حکوومەتی عراق کە پێشتر بە تەوافق و بەڕێکەوتن دروست بووە لێوان پێکاتەکان و لە نێوان لایەنە سیاسەکان کە لە چوارچۆی پرۆگرامەکان لە چوارچۆی پرۆگرام ئەو پرۆگرامش کە دانراوە کە ئیتفاقش لەسەر ئەو پرۆگرامە کراوە و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستانش بۆەوەی ئەو گرفتانش هەیە ئەو گرفتانە کە هەیە چارەسەر بکرێت و بەڵام بەداخەوە ئەمانە کە وتم محکەمەی ئیداری کە بووتە محکەمەیەکی سیاسی زیاتر دەوێت کاریگەری خۆی دروست بکات و بە مەبەستی تێکدانی استقراری سیاسی لە عێراقدا بەڵێ شوێنەوانەی یان با بڵێن بۆ سوودمەندە بن لەوەی بارودۆخی سیاسی عێراق تێک بچێت چییە سوودمەندە لەمە یعنی هەندێک لایەن نانەوێت استقراری سیاسی عێراق بێت و مەبەستیانە زیاتر تێکدانی ڕەوشی سیاسی عێراق و زیاتر تێکدانی پەیوەندیەکانی پێکهاتەکان و زیاتر تێکدانی پەیوەندیەکانی هەولێر و بەغدایە کە دەیانێت بە زۆرینە هەندێک شت بەسەر خەڵکدا بچەسپێنن ئەمەش سیاسەتی زۆرینە و کەمینە کە ئەمەش کاریگەری خراپ دروست دەکات بۆی پێویستە سیاسەتی کە یەکسانی و دەبێت هەبێت و لە نێوان لایەنەکان و لە نێوان گروپەکانش لە عێراقدا بەڵێ بەڕێز ئایدن معروف وەزیری کاروباری پێکاتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لاولێرۆ لەگەڵماندا سوپاس بۆ شرۆفەکانتان سوپاس بۆ بەشداریتان بەڵێ